وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. هەموو لایەک بەخێر بێن، چاو دڵمانتان ڕۆشن کردەوە براو خوشکانی بەڕێز بەگشتی بەتایبەت. هەموو لایەک بەخێر بێن، چاو دڵمانتان ڕۆشن کردەوە براو خوشکانی بەڕێز بەگشتی بەتایبەت مامۆستایان، خوشک و برا کامڵەکان، ئەوانەی کە لە خەبات و جیهاددا سەر و ڕیشتان سپی کردووە، کامڵ بوون، هەروەها گەنجە خوێنگەرمەکان لە برایان و خوشکان. زۆر خۆشحاڵم بە دیدارتان، خوا پاداشتان داتەوە و من سەرەتاش سوپاس و دەستخۆشی عەرزی هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە ئەم یاد و دیداریان ئامادە کرد بە بۆنەی تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر دامەزراندنی کۆمەڵی ئیسلامی پێشوو کۆمەڵی دادگەری ئێستا. هەڵبەتە بە دەقیقی ئەگەر بمانی مێژۆکەی بڵێین دەبێ بڵێین 25 ساڵ و 5 ڕۆژ، چونکە ئێمە لە 31 پێنجی 2001 زاینی ئیعلانی کۆمەڵمان کرد. و من لێرەوەش دەمەوێت بڵێم بەر لەوەی بستمە سەر قسەکانم، دەمەوێت بڵێم کە لە ڕاستیدا مێژووی ئێمە وەکو باسیش کرا تەنیا بریتینیە لە 25 ساڵ و 5 ڕۆژ، بەڵکو زۆر لەوە لە پێشترە. هەر لەو کاتەوەی کە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بنیاتنرا لە کۆتایی هەفتایەکان و پاشان لە 84 و 85 خەباتی شەکداری دەست پێ کرد بە ناوی لەشکری قورئان. دواتر لە ساڵی 1900 درا بۆ بزوتنەوەی ئیسلامی. بۆیە کۆمەڵی دادگەری هەر لەو گۆڕە هەڵ نەتۆقیوە، بەڵکو درێژە پێدەری هەموو ئەو کاروانە خەباتی و جیهادی و ئیمانی و ئیسلامیە کە لە پێشەوە بووە لەژێر هەر ناو نیشانێکدا. درێژە پێدەری کار و چالاکی و سەروەریەکانی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی، بزوتنەوەی ئیسلامی، بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی، بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی، بەڵکو پێشتریش مامۆستایان و کەسانێک کە لە کوردستاندا بوون، چ لە هەرێمی کوردستان ئەوە ئێستا پێی دەگوترێت سنووری هەرێم، چ دەرەوەی هەرێمی کوردستان، هەموو ئەوانە کۆمەڵی دادگەری خۆی بە درێژە پێدەری خەبات و کار و چالاکی و سەروەریەکانیان دەزانێت. بۆیە ڕێگ و ڕیشەی ئێمە بە قوڵایی مێژوودا چۆتە خوار. من لێرەوە دەمەوێت چەند خاڵێک لەو ماوەی کە بۆم دیاری کراوە عەرزی ئەوەی بەڕێز بکەم. یەکەم خاڵم ئەوەیە، ئێمە دەبێت هەموو لایەکمان زۆر بە ڕێز و حورمەت لێگرتن و پێزانین و وەفاداریەوە یادی هەموو ئەو برا خوشکانەمان بکەین کە لەم کار و کاروانەدا چ لە ژێر ناو نیشانی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری چە پێشتر گیانبازیان کردووە، شەونخوونیان کێشاوە، خەباتیان کردووە، شەبەی خونیان کردووە، ئارەقیان ڕشتووە، ئاوارە بوون، کۆچیان کردووە، چەکی و چاچی فیداکاریان بەلادا کردووە. دەبێت بە ڕێز و تەقدیرەوە کە من ئێستا ناویان نایهێنم، چونکە ناوی هێندێکان بێنم ناوی زۆربیانم بۆ ناهێندرێ، هی هەموویان بە تایبەت مامۆستایان ئەوانەی تەمەنیان زیاتر بووە بە ڕیشی سپی کاریان کردووە، هەروەها ئەوانەی کە لە سەنگەرەکانی فیداکاریدا جانبازیان کرد، هەروەها ئەوانەی کە بە زوڵم لە کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری کوژران و شەهید کران، خۆ هەمویان بە شەهید وەرگرت بێ. دەبێت بە ڕێز و تەقدیرەوە وەکو وەفاداری هەمویان یاد بکەینەوە. گومانی تێدا نییە ئێمە ئێستا لەسەر بەرهەمی خەبات و خوێنی ئەو بەڕێزانە درێژە بەکاری خۆمان دەدەین. ئەگەر ئەوان نەبوونایە ئێمەش نەدەبووین، ئەگەر ئەو کاتە نەبووایە ئێستاش نەدەبوو. هەر کەسێک ڕابردووی نەبێ ئێستای نابێ و داهاتووشی نابێ. ئەو دیکۆمنتارێک کە پێشکەش کرا، من زۆر سوپاسی ئامادەکارانی دەکەم، زۆر سپاسیان دەکەم، زۆر دەستخۆشیان لێ دەکەم، چونکە پێم وایە هەوڵیان دابوو هەموو
جۆرە چالاشی و جم و جۆڵ و کار و خزمەتگوزاریەکانی ئێمە هەر لە پێشمەرگایەتی و فیداکاری و کۆچ و کۆچبار و ئەوانەوە بگرە هەتاکو ئێستا هەوڵیاندا بۆ هەمووی تێبخەن و هەمووی تیشک بخەنە سەر خوا پاداشتیان داتەوە وفعلا ئێمە دەبێ وێڕای ئەوەی کە یادی ئەو بە ڕێزانەمان دەکەینەوە کە لەم کار و کاروانەدا گیانبازیان کردووە چ ئەوەی کە بە پلەی شەهیدی گەی بێ چ ئەوانە دیکە کە بە مردنی ئاسایی مردبن چ لە قیادەدا بن چ لە کادیران و ئەندامان بن چ لە خوشکان بن چ لە برایان بن وەکو چۆن یادی ئەوان دەکەینەوە یادی هەموو ئەوانەش بکەنەوە کە ئێستا لە ژیاندان و ئێستا ئەم کار و کاروانە لەسەر شانی ئەوان وەستاوە من لێتان مەمنونم لە هەموو برایان و خوشکانی کۆمەڵ یادگەری ئێستا مەمنونم خوا پاداشتان داتەوە ئێمە هەمان پێکەوە جوانین لە ڕاستیدا قائد بەبێ قاعیدە سەرکردە بەبێ بنکەیەک بەبێ خەڵکێک کە هەڵی بگرێ هیچی لەدەست نایە سەر بەبێ قاڵب هیچی لەدەست نایە هەر وەکو جەستەش بەبێ سەر هیچی لەدەست نایە ئێمە هەموو پێکەوە جوانین ئەوە خاڵی یەکەم خاڵێکی دیکەم ئەوەیە برا خوشکانی بەڕێز با ئێمە خۆتان دەزانن ئێمە لە پێش یعلانی کۆمەڵی ئیسلامیشدا بووین لە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی و پاشان بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیش ئەو کاتە کە کۆمەڵمان یعلان کرد من ڕێک تەمەنم 40 ساڵ بوو ئێستاش تقریبا ڕێک تەمەنم 65 ساڵە واتە 25 ساڵی تەمەنی کۆمەڵ بخە سەر تەمەنەکەم دەکا 65 ساڵ ئەوە الحەمدوللا کامڵ بووم و مامۆستایانی کەس کە لە خزمەتیاندا هەین و بووین کامڵ بووین بەڵکو برایان و خوشکانی دیکەشمان بۆ پێگەیشتون و کامڵ بوون چونکە ئەو کەسەی کە ئەو کاتە لەدایک بووە ئەگەر برا بوو ئەگەر خوشک بوو ئێستا تەمەنی 25 ساڵە ئەوەی ئەو کاتە تەمەنی 5-6 ساڵ بوو ئێستا تەمەنی 30 ساڵە ئەوەی ئەو کاتە تەمەنی 15 ساڵە بووە ئێستا تەمەنی 40 ساڵ و 40 ساڵە بۆیە پێویستە ئەو گڕوتینەی ئەو کاتە هەمان بوو بۆ دەستپێکردنی کاری کۆمەڵی ئیسلامی دواتر کۆمەڵی یادگەری هەمان ئەو گڕوتینە لە خۆماندا بێنینەوە دی و هەر هەشە من ئەمڕۆ بەڕاستی زۆر دڵخۆشم بەوەی کە زۆر بە شەوق و زەوق و گەرم و گوڕیەوە ئامادەبوونی برایان و خوشکانمان دەبینم لە هەر گۆشە و کەنارێکی هەرێمی کوردستانەوە کە هاتوون کە بە تەئکید هەر ئەوەندەشمان نین خەڵکمان زۆر زیاترە بەڵام بە تەئکید هەمووشی هەر بۆی نەکراوە بێ خاڵێکی دیکەم ئەوەیە برا خوشکانی بەڕێز کە ئێمە کاتێک چاو بە ڕابردووی خۆماندا دەگێڕینەوە وەکو باسیش کرا هەوراز و نشێوی زۆرمان دێنەوە یاد ئەمن پێم وایە بجگە لە کۆمەڵی دادگەری ئێستا هەر لایەنێکی دیکە ئەو هەموو نوسکۆ و ناڕەحەتی و گرفتاری و هەوراز و نشێ و تاقیکردنەوە سەختانی هاتبانە پێش وەکو کۆمەڵ لیان دەرباز و سەلامەت نەدەبوو ئێمە زۆر تووشی ناڕەحەتی بووین لە قۆناغێکدا کە تازە کۆمەڵمان ئیعلان کرد بوو هەروە 2-3 ساڵێک بوو ئەوە بوو بەندە و 3 لە ئەندامانی قیادە ژیرایین لەگەڵ 12 لە حیمایەکان و برایەکی خۆم لەگەڵمدا پاشان دوای ئەوەی کە ئێمە گیراین بە زوڵم و بەستەم کە لەوێ ئەمریکەکان هەموو جار پۆزشیان دەهێنایەوە دەیانگوت ئێوە زوڵمتان لێکراوە ئەتۆ بە ناحەق گیراوی هاوڵەکانت بە ناحەق گیراون لەو کاتەدا لەم دەڤەری سلێمانی 500-600 کەسی دیکەشیان گرتی لە دەڤەری هەولێریش لەوێ 100 کەس زیاترمان گیرا دوایی کە من هاتمەوە هەر فریا ئەوە دەکەوتین داوا بکەین و تەکلیف بکەین و خەڵکەکەمان بەردەن و زۆرێکیش هەوڵیان دابوو جا نازانم چەندیان کە ئیمزایان پێ بکەن جارێکی دیکە کۆمەڵ نامێنن هەرگیز لەبیرم ناچێ یەکێکی غەیری خۆمان لە لایەنێکی دیکە ئەو لارانی کە خەڵکەکە ئێمەیان گر بوو وتی مامەستا خەڵکەکە ئێوە زۆر ئازایە زۆر قاڕەمانە گوتم چۆن خەڵکی دیکە هەبوو گرتومانە دووس لەمان لێدا وکتێتی کاکە ماڵی چێ دەڵێن تا پێتان بڵێم لێم مەدەن کە زۆریش فڕوفیشاڵیان کردو پێشتر
جیهاد و خەباتی ئێمەیان پێکەم بوو مزایەتەیان بەسەر ئێمەوە دەکرد بیت کاکە لێم بەدەن چێ دەڵێن تا پێتان بڵێم تی وەڵڵا بە دوو زەل لە ناوی 20 ماڵی خۆیانی پێگوتوین بەڵام هی ئێوە گوتومانە کاکە یان دەبێ هەرچی هەیە پێمان بڵێ هەرچی زانیاری ئەوەیە پێمان بڵێ کتێتی هەروەی کە پێم گوتن هیچی دیکە نییە یانەوە تا هەر لێرەی کتێتی کاکە هەر لێرەم چی 20 ساڵی کەم بۆ دانێن کەلیمەیەکم لێ نابیستن یەکێک لەوانەی کە ئەو زانیاریەی بۆ ناردم کاک ئەبوو خوبەی بە کە ئێستاش نازانم بەر بۆ یان نا کاک یونس کاک ئەبوو خوبەی کە 27 ساڵ بوو گیرا بوو زیاتریش نامێکی بۆ ناردوم ئێستاش نامەکەم هەڵگرتووە دەڵێ مامۆستا خەڵکیەوە زۆر ئازایە زۆر مەبدەئیە زۆر قاڕەمانە زۆر خۆڕاگرە خەڵکی دیکە هەبوو گیرا بوو ئاوایان کرد کەچی ئەو ئاوا جگە لەویش لە خەڵکی دیکەشمان هەر بیستووە بۆیە ئەوە قۆناغێک بوو قۆناغی دیکەمان بەسەر هات خەڵکمان بە زوڵم لێ کوژرا پێش ئەوە ساڕۆخ باران کراین بە زوڵم خەڵک 40-50 شەهیدمان بوو 40-50 بریندارمان بوو ممتەلەکاتێکی زۆرمان لە بەین چوو وەکو گوتم دوای خەڵکێکی زۆرمان گیرا بەڵام هەموو ئەوانە چۆکی پێدانەداین بە ئەژنۆیدا نەهێناین نەی چەماندین هەمیشە سەرمان بەرز بوو کەسێک ئەڵڵاهو ئەکبەر لە عەقڵ و دڵی دابێ هەرگیز بێجگە لە ئەڵڵا سەر بۆ کەس نەوی ناکا مستەحیلە کەسێک بە لا ئیلاهە ئیلا الله گۆشت درابێ و فرچک درابێ مستەحیلە سەر بۆ غەیری خوا دابنوێنێ لەوێ ئەمریکیەکان خۆتان دەزانن زۆر زەحمەتمان لێ گوزەرە جا دەیانگوت تۆ بە خۆڕایی خۆت عەزیەت دەدەی چی هەیە لەبارەی کۆمەڵ پێمان بڵێ دومەڵا ئەوەی گوتومە هەرەوەی هیچی دیکە نییە دەیانگوت ئاخر ئێمە دەزانین وان نییە پێمان بڵێ تم هەرەوەی پێم گوتن دەیانگوت بامە پێت بڵێین شتێک نەماوە بە ناوی کۆمەڵ ئەتۆ بە خۆڕایی بۆ شتێکی نەبوو خۆت ماندوو دەکەی منیش دەردەخەنەیەکم دەکرد و دەیانگوت بۆ پێدەکەنی دومەڵا ئەوەی بە ناوی خواوە کۆبوو بێتەوە عەبد ناتوانێ بڵاوی بکە ئێمە بە ناوی خواوە کۆبووینەوە بۆ ئیسلام کۆبووینەوە بۆیە کۆبووینەوە کە خوا لە خۆمان ڕازیکەین و لە ڕێی خوا لە خۆ ڕازیکردنەوە خزمەت بە خەڵک و وڵاتمان بکەین نەخێر وان نییە هیچ زانیاریشم نەبوو چکە نەیان دەهێشت هیچ هەواڵێکمان پێ بگا هیچ نامەیە هیچ تەلەفۆن هیچ شتێک بە تایبەتی هی من بەڵام دوایی لەخوا بە زیاد بێ کە هاتینەوە دەرکەوت قسەکانی من ڕاز بوون هی ئەوان هەمووی درۆ و دەلەسە بوون هەمووی پڕۆپاگەندە بوون و ئەو کاتە گوتم ئێمە کۆمەڵمان لە چۆڵایی بەجێ نەهێش بوو بەسەر پیاواندا بەجێمان هێش بوو بەسەر شێرەژناندا بەجێمان هێش بوو بۆیە بە دامەزراوی بە نەلەخشاوی مابوو بەڵێ تووشی ناڕەحەتی بوو بوون بێگومان هەر کەسێک خاوەن مەبدەء بێ لێتان وەسێت بێ براو خوشکانی بەڕێز هەر کەسێک خاوەن مەبدەء بێ بە تایبەتی مەبدەئی ئیمانی و ئیسلامی مەبادیئێکە لە خواوە سەرچاوەی گرتووە لە وەحی خواوە سەرچاوەی گرتووە هەڵقوڵاوە هەر کەسێک ئاوا بێ دەبێ باش بدا هیچ چاری نییە یان دەبێ دەستبەرداری مەبدەئەکانت بی یان دەبێ باشیان لەسەر بدەی ئێمە ئامادەی باشدان بووین بەڵا ئامادەی سەرنەویکردن و دەستبەرداربوونی مەبدەئەکانمان نەبووین خاڵێکی دی یەکێک لێمان دەپرسێ باش ئێوەکو کۆمەڵ چیتان کردووە ئەو دی کۆمنتاریش بەڕاستی شتی جوانی خستە ڕوو بەڵام من دەتوانم بڵێم لە چەند خاڵێکدا بە خوڵاسەیی یەکەم ئێمە لە ڕووی پابەندی بە شەریعەتەوە شەریعەتی بەرجەستە لە قورئان و سوننەتدا ئێمە لەو ڕۆوە ناڵێم کەم و کوڕی نەبووە کرچ و کاڵی نەبووە بەڵام بەبەراورد لەگەڵ خەڵکی دیکەی جگە لە خۆمان ئێمە خەڵکێکی مەبدەئی و سەرڕاست بووین وەکو باسم کرد و ئامادە نەبووین دەستبەرداری شەریعەت و پابەندی بە شەریعەتەوە بین زۆر هەڵوێستمان و زۆر هەنگاومان هاتوونە پێش کە خوازیاری ئەوە بوون تۆزێک دەست شلکەین وەکو خوا دەفەرمێ وەدوو لەو تودهینو فەیودهینون ئەوان ئاوات دەخوازن تۆ نەرمی بکێشی بۆ ئەوانش نەرمی بکێشن بەس ئێمە نەرمی کێشانمان قبوڵ نەکردووە خاڵێکی دیکەوەیە کە ئێمە لە ڕووی ئیمان و عەقیدەوە هەم خۆمان خوا پشتیان بێ پاراستووە هەم ئەوەی کە لەگەڵیشماندا بوو بێ و هەوڵیشماندا و میلەتەکەشمان بپارێزین زۆرمان هەوڵ داوە زۆرمان کار کردووە لە ڕووی کاری ئیعلامی کاری پەروەردەیی
کاری بانگەوازی کاری دام و دەستگا خێرخوازیەکانمان زۆر هەوڵمان داوە ئیمان و عەقیدەیە کە خۆمان لێی بەهرەمەندین میلەتەکەشمان لێ بەهرەمەندکەین چونکە ئینسان بەبێ ئیمان ئینسان نامێنێ مرۆڤ هەر ئەو کاتە مرۆڤە تا پەیوەندی بەخواوە هەیە لەگەڵ پەیوەندی لە خوا پچڕا بەخواوە پچڕا هیچ نامێنێ وەکو خوا دەفەرمێ نەسوا الله فەئەنساهم ئەنفوسەهم ئەوان خۆیان لەبیر کرد خواش خۆیانی لەبیر کردن ئینسان هەر تا ئەو کاتە خۆی دەناسێ تا خوا دەناسێ لەگەڵ لە خوا ون بوو لەگەڵ خوای لێ ون بوو نازانێت چییە بۆیە هەمیشە فیرعەون و تاغوتەکان بە درێژایی مێژوو هەوڵیان ئەوە بووە کاریان لەسەر ئەوە کردووە ئیمان بەخوا لە دڵی خەڵک دەربێنن ئەگەر ئیمان و تەوحید لە دڵ و دەروون و عەقڵی خەڵکدا بێ ڕێگەی شیرک و بتپەرستی نابێتەوە هەمیشە کاریان لەسەرەوە کردووە خەڵک دڵ و دەرونی عەقڵی و دڵی خاڵی بێ بەتاڵ و حەتاڵ بێ تاکو بتوانن کوفر و شیرک و بتپەرستی تێدا بچێنن ئێمە لەو بارەوە کارمان کردووە و ئەوەش کارێکە شانازی پێوە دەکەین لە هەموو بوارەکانماندا قوتابخانە شەرعیەکانمان سەنتەری حیکمەمان هەموو ڕێخستنەکانمان ڕاگەیاندنمان زۆر لە قۆڵی خوشکانەوە لە قۆڵی برایانەوە کارمان زۆر لەسەرەوە کردووە کارێکی دیکە ئەوەی کە ئێمە لە ڕووی کاری خێرخوازیەوە بەبێ تێخوێندنەوەی ئینتیمای سیاسی و حیزبی بەبێ ئەوەی بخوێنەوە فڵان کەسە سەر بە چ لایەکە بەڵکو زۆر جار ئەندامانی خۆمان گلەیان کردووە لە دام و دەستگاکانمان دام و دەستگاکانی خێرخوازیمان کە ئەوانە فەرقی بە کەس ناکەن فەرق بە ئێمە بە خەڵکی دیکە ناکەن پێم گوتوون ئەگەر خەڵکی خۆمان ناچارتر بوو پێویستە زیاتر ئاگامان لێ بێ ئەگەر نا ئەو دام و دەستگا خێرخوازیانە دەی بۆ هەموو کەس وەکو یەک بن بە یەک چاو تەماشای هەموو خەڵکەکە بکەن ئینتیمای سیاسی و حیزبی نەخوێننەوە هەروەها لە ڕووی بەشداری لە پەرلەمان و حکوومەتدا ئەوەش بەڕاستی خاڵێکی پڕشنگداری ئێمەیە وەکو باسمان کردووە پێویستان کە هەموو جار دووبارێکم ناڵێن کەم و کوڕی نەبووە بەڵام لە چاو خەڵکی دیکە ئێمە زۆر دیار بووین پەرلەمانتارەکانمان سکرتێری پەرلەمانمان پەرلەمانتارەکان لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق سەریان بەرز بووە ڕوویان سوور بووە یەکبەدە بووین لە چاو خەڵکی دیکە هەروەها لە ئەزموونی حوکمڕانیدا لە ئەزموونی حوکمڕانیدا لە ئاستی وەزارەت و لە ئاستەکانی دیکەی حکوومەتی خۆجێیی و قایم مەقام و مدیر ناحی ئەوانە خەڵکەکە ئێمە دیار بووە شوێن پەنجەی دیار بووە ئاماژەی بۆ کراوە پاشان نەک لە ڕووی ئەزموونی بەشداری لە پەرلەمان و لە حکوومەت بەڵکو لە ئەزموونی معارەزەش ئێمە دابوو دەستورێکی تازەمان داهێنا بەڵام زۆر جار ڕەنگە خۆمان باش قەدری نەزانین ئێمە بۆ یەکەم جار ئەو کاتە کە دەیانگوت دەبێ ئۆپۆزیسیۆن و معارەزە دوژمنی حکوومەت بێ هەر بێوێ ناشیرنی کا بیر ڕوخێنی ئەو کاتە مۆدێل وابوو ئەو کاتە من گوتم نا ئەوە هەڵەیە خۆمە لە وڵاتێک داین ئەو وڵاتە هی هەموو لایەکە ئەگەر حکوومەتی هەبێ حکوومەتەکە دەبێ خزمەتی هەمووان بکە پەرلەمان دەبێ بەخەم هەمووانەوە بێ دەسەڵاتی دادوەری حکوومەتی خۆجێیی چۆن دەبێ بە چاوی دوژمن تەماشای حکوومەت و دام و دەستگاکان بکرێ نابێ دەبێ ڕەخنەی بنیاتنەرانەیان لێ بگیرێ دەبێ هەوڵ دەین ڕاستیان کەین و چاکیان کەین و منەو کاتە گوتم ئێمە لەگەڵ حەقی هەموو کەس داین دژی ناحەقی هەموو کەسین و بە هەموو چاکی هەموو کەس دەڵێن چاک بە خراپی هەر کەسێکی دەڵێن خراپ ئەوە ئێمە دامان هێنا ڕاستیدا تا من لەگەڵ یەکێک لەوانەی کە ڕەمزێکی دیاری ئۆپۆزیسیۆن و معارەزە و لەم وڵاتەدا جارێک مناقەشەم بوو تم کاکە من پێم هەڵەیە ئێمە هەمیشە هەر ڕەخنە بگرین هەمیشە هەر بڵێن هیچ شتێک بە کەڵک نایە ئەگەر کەسێک چاکەی بێ ئەگەر وەزیرێکە ئەگەر پەرلەمانتارێکە ئەگەر هەر کەسێکە مادەم چاکەیەکی کرد دەستخۆشی لێ بکەین جنا مامە على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى بارق هەڵسانتان لە کۆمەڵێک واتە لە غەڵەتەکانیان واتان لێ نەکەن دادگەر بن دادگەر بن ئەوە لە تەقواوە نزیکترە کی وڵاهی منەوە آخر یەکەم جاریشت بێ بیبیستی بەڵام ئەوە حەقە دوای ئەوەی ئێمە ڕاست دەرچوو
ئەوەی دیکە کە خەڵکیان هەر فێرە ڕەخنەگرتن و ڕق و بغز و تووڕەی کرد دوای خۆشیان بەدەست خەڵکەکەوە گرفتار بوون و گیریان خوارد. ئێمە لەو بارەشەوە ئەزمونێکی جوانمان پێشکەش کرد. هەروەها لە ڕوویەکی دیکەوە لە ڕووی تەبایی نێونەتەوە و نیشتیمان تەبایی لەسەر ئاسیلانە ئەوانەی کە ئەهلی ئینساف بن شادیمان بۆ دەدەن، ئەوەندی شیرمان بڕی کرد بێ، ئەوەندی دەستمان ڕووی بێ و دەنگمان ڕووی بێ هەوڵمان داوە تەبایی پەیداکەینەوە، خەڵکمان پێکهێناوەتەوە. ئەوەی کە بیستراوە و زاندراویشە زۆر کەمترە لەوەی کە نەزان، چونکە مە خشمان بۆ نەکردو دەخوا خەڵک چی دەڵێ، بۆیەمان کردومە دڵسۆزی و خەڵک و وڵاتەین. من دەزانم خاڵی بەهێزی هەر میلەتێکەوەی تەبا بێت، پێکەوە بێ، ڕێک بێ بە جانی تیم، نەک بە جانی گورس بسڕچێنە. لەو ڕۆژەوە ئێمە کاری باشمان کردووە، بە تایبەت لە ڕووی نێو تەوژمی ئیسلامی ئێمە چەند جار دەست پێشخەریمان کردووە، وەرن با پێکەوە بین، وەرن با یەک بین، وەرن با یەک بگرین. ئەمان نزیکن دەزانن، بەڵام هەرگیز ئەوانەمان نەکردووە بە مادەی پروپاگەندە، نەمان کردووە بۆی خەڵکی دیکە تووشی زیان نەبێ و ئێمە لەو نێواندا بە حساب قازانجێکی حیزبی بکەین. خاڵێکی دیکە ئێمە دەبێت شانازی پێوە بکەین، ئەوەیە کە هەڵبژاردن کراون، تەزویر و فرتوفێڵ زۆر بووە، شتی خراپ زۆر کراوە، بەڵام ئێمە لەگەڵ مەبدەعەکانی خۆماندا ڕاستمان کردووە. هەڵبژاردنی پەرلەمانی پێشوو، هەڵبژاردننی پێشوو بۆ پەرلەمان، بۆ پەرلەمانی کوردستان، هەڵبەتە لەم هەڵبژاردنەکاندا تەزویر و فرتوفێڵ کراوە. ئەو جارە زۆر زەخ بوو. ئەو کاتەم ڕامگەیان گوتم ئەو سێ کورسیە هی ئێمە نین، ئێمە 7 کورسیمان هەبوو، خەڵک مان کردەوە نەچوین بڵێین دنیاگەر بۆ من نەبێ با کاول بێ، هەندێک کەس وا بیر دەکاتەوە، ئەوە ئیمانی هەبی وا بیر ناکاتەوە. گوتمان باشە، تا لە بینی پێشووشدا خەڵکێک هات بۆ لامان دڵسۆزانە پێمان گوتن خۆمە لە پەرلەمان دانین، بەڵام فەرمون هەردوو لایەنی کە ئەم وڵاتە بەڕێوە دەبن، فەرموو وەرن پێکەوە تەبابن، پەرلەمان حکوومەت تەشکیل کەنەوە، خۆ کەس دەستی نەگرتوون. باشە ئێمەی تێدانین، بەڵام ئێمە ناڵێنە گەر دنیای بۆ ئێمە نەبێ با کاول بێ، نا هەرگیز. ئەوە بیرکردنەوەی ئینسانی ئەنانی و خۆپەرستە. تۆ دەبێت دڵسۆزی بۆ خەڵک. ئەم وڵات پێویستی بە پەرلەمانێکەیە، بەڵێ ئێستا تەعتیل کراوە پەک خراوە، ئەم وڵاتە پێویستی بە حکوومەتێکەیە، ئەم وڵاتە پێویستی بە دەسەڵاتێکی دادوەری پاک و بێلایەن هەیە کە نیمانە ئەوە نوختە زۆفە. دەبێت بە زووترین کات دەستی لێ بجۆڵێنین ئەوانە پەیدا بکەینەوە، دەبێت بە زووترین کات شکۆ بجێڕینەوە بۆ دامەزراوەکانمان. ئەمە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری ئاوا بیر دەکەینەوە. بەڕێزان ئێمە شتمان زۆرە کە شانازی پێوە بکەین و شانازیشی پێوە دەکەین لەو ڕوێەوە کە خوا ئێمە داوە ئەو کارانە بکەین. بەڵام ئایا هەر باسی ڕابردوو دەکەین ئەدی بۆ داهاتوو برا خوشکانی بەڕێز ئێمە هیوامان زۆرە، خوا پشتیوان کە بە گوڕوتینێکی زۆر زیاترەوە لە هەموو ڕۆکانەوە کە من پێم وایە پێشێ دەبێت لە ڕووی ئیمانیە و بەنسبەت خۆمانە، من باسی نێو خۆی کۆمەڵ دەکەم، لە ڕووی ئیمانیەوە ئەوەی من بۆم دەرکەوتووە زۆر لە گرفت و کێشە و کەم و کوڕیەکان و تێکگیرانەکان دەگەڕێنەوە بۆ بێهێزی ئیمان، دەگەڕێنەوە بۆ کەم تەقوایی، دەگەڕێنەوە بۆ زاڵبوونی ڕەذائیل و سیفەتە خراپەکان بەسەرماندا، وەکو خۆبەزلگری، حەسەد، بوغز، کینە. دەبێت ئێمە لەو ڕووەوە لە ڕووی ئیمانی و تەقوایی و ڕەوشتە مەعنەویەکانەوە کاری زیاتر لەسەر خۆمان بکەین. ئەوەی بە ئێوەی دەڵم بۆ خۆم وا دەکەم، کاری زیاتر دەبێت لەسەر خۆمان بکەین، بەوەندەی کە هەمانە لە دینداری و تاعەت و بۆ خوا سوڵحان بەوەندە واز نەهێنین. ئەگەر دەمانەوێت خەڵک زیاتر دەبێت خۆمان زیاتر چاکەین. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەوە یەک. پاشان زۆر بە پێویستی دەزانم
ئێمە هێزی گەنج و لاو هێزی تازە پێگەیشتومان کە الحەمدولillah لەو هۆڵەشدا زۆر بەزەقی دیارن زیاتر بیان هێنینە پێش زیاتر بواریان بۆ بڕەخسێنین هەم لە برایان هەم لە خوشکان بواریان زیاتر بۆ بڕەخسێنین هانیان دەین تیژیان بکەین بۆ ئێمە بەرەو کامەڵبوون دەچین ژمارەیەکمان دەبێ خەڵکی دیکە شوێنمان بگرێتەوە دەبێ نەفەسی تازە خوێنی تازە خوێنی نوێ بێتەوە نێو جەستەی کۆمەڵ ئەگەر دەمانەوێ بۆ ئایندە بڕوانین و دەبێ بۆ ئایندەش بڕوانین چونکە هەر کەسێک ئایندە نەبینێ ئێستای دەفەوتێ خاڵێکی دیکە ئەوەیە کە ئێمە دەبێ شێواز و ئامرازەکانی کارمان بگۆڕین بە پێی گۆڕانی بارودۆخەکان هەر کەسێک شێوازەکە بە کەڵکی کاری ئێستا نایە دەبێ ئامراز و شێوازەکان بگۆڕین پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم وای کردووە خەلیفە ڕاشیدەکان ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی خوالیان ڕازی بێ وایان کردووە تەماشای ژیان و سیڕەیان بکەن هەر شتێکی تازە بوو بێ لە هەر وڵاتێک هەر قەومێک موسڵمان یان ناموسڵمان بەکاری هێناوە بۆ فراوانکردنی دەوڵەتی ئیسلامی و بەڕێوەبردنی کارەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ویستی نامە بنووسێ بۆ هێرەقل و بۆ کیسرای فارس و بۆ پاشای میسر و پاشای حەبەشە یەکێک لە هاوڵان گوتی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نامەکەشی نووسی بوو گوتی پاشاکان عادەتیان وایە نامەیەک مۆر نەکرابێ نایخوێننەوە ئەمە لە صەحیح بوخاری داهاتووە نەیفەرموو جا چۆن تەماشای وان بکەین وەکو هەندێک خەڵکی طەبیعەت وشتی عەقڵ بچووکمان هەیە ئێستا شەرت نییە لەنێو ئێمەدا ڕەنگە ئێمەش کەم زۆر هەمان بن پێیان وایە هەر لە کەوڵی خۆدا بژوڵێ ئەوە بیدعەتە نەیفەرموو بیدعەتە و چۆن دەبێت تەماشای فارس و ڕۆم بکەین فەرمووی باشە مۆرێکم بۆ دروستکەن تۆ دەبێ لە ڕووی دیبلۆماسیەوە دەبێ عادەت و نەرێتی خەڵکی ڕۆژگارەکەی خۆت ڕەچاو بکەی ئەگەنا بە بەجێماوت تێدەگەن نامەکەت ناخوێننەوە مۆرێکیان بۆ هەڵبکەن لەسەروی نووسرا بوو ئەڵڵا لە نێو قەدی ڕەسوول لە خوارێ محەممەد لە خوارەوە بۆ سەرە دەفن محەممەد و ڕەسوول الله نامەکانیان پێ خەتم دەکرد هەروەها بۆ یەکەم جار لە نیوە دوورگەی عەرەبیدا دوو ئامێری جەنگ بەکار هاتن کە پێشتر بەکار نەهێنرابوون لە دەرەوەی دوورگەی عەرەبی بەکار هێنرابوون منجەنیق و دەبابە بەڵام یەکەم جار لەلایەنی سوپای پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام منجەنیق کە وەکو مەدفەع وا بشتیان تێهاویشت و پیان فڕێداوە دەبابەش کە وەکو بڵێ خانوویەکی تەختە بۆ وەکو دەبابەی ئێستا ئەنجا خاڵێکی دیکە ئەوەیە کە ئێمە هەوڵ دەین زیاتر لە قورئان نزیک بینەوە زیاتر لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم نزیک بینەوە بەڕێزان ڕێەکەی ئێمە ئیسلامە ئیسلام لە قورئان و سونەتدا بەرجەستەیە وەسیەتتان لێ دەکەم داواتان لێ دەکەم ئامۆژگاریتان دەکەم هەتا دەتوانن زیاتر لە قورئان وردنەوە زیاتر لە قورئان و ڕامێنن بە درێژایی مێژوو هەموو ئەوانەی کە لەنێو ئوممەتدا توانیوێن گۆڕانکاری بکەن چ لەسەر ئاستی تاک چ لەسەر ئاستی کۆمەڵ و تەوژم ئەوانە بوون کە یاعتیمادیان زیاتر لەسەر قورئان بووە لەسەر ڕێباز و ڕێوشێنی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام با وا بکەین با ژم و جۆڵ و وەرچەرخانێکی گەورە لە خۆماندا بێنی نەدی بۆ خۆتان دەزانن ئەو برایی خۆتان هەموو کتێب و نووسرا و شتەکانم هەمووی لەبەر ڕۆژای قورئان و سونەتدان با وا بکەین بەکردەوە تێگەیشتنەکانمان لە قورئان و سونەت بێنین پراکتیزە بکەین لەسەر ئەرزی واقع بەرجەستەیان بکەین هیچ کەسێک نییە لە قورئان تێبگا لە ڕێبازی پێغەمبەر تێبگا عەلەیهی سەڵات وسەلام شایەتی حەقانیەتی بۆ نەدا کەواتە میلەتەکەمان زۆر پێویستی بە ئێمەیە بەڵام خۆمان دەبێ هەوڵ دەین زیاتر تێبگەین و پێبگەین وەکو من مەوسوعەیەکم هەیە بە ناوی مەوسوعەی تێگەیشتن و پێگەیشتن دەبێ خۆمان زیاتر تێبگەین و پێبگەین بۆ خەڵکی بتوانین تێبگەێنین و پێبگەێنین خاڵێکی دی ئەوەیە کە برایەتی و دڵسۆزیمان لەنێو خۆماندا دەبێ زیاتر بێ ڕەجاتان لێ دەکەم لەنێو کۆمەڵدا زۆر جار جیدال و دمبەدمە و شەڕەقسە و شتی نەفسی و ئەوانە هەیە ئەوە بەرەکەت لە ئیشدا لا دەبا پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وسەلام ما ئوتیە قەوم الجەدەلە هیچ قەومێک هیچ کۆمەڵێک جەدەل و شەڕەقسە و دمبەدمەیان نەدراوەتێ مەگەر وەدوا کەوتوون با لە جیاتی جەدەل خەریکی عەمەل بین بەکردەوە خەڵک هەمووی نایەتە سەر میزاج و تەبعی من
من بەڵێن دەبێ هەمووکو من بیر بکاتەوە یا من چیم پێ خۆش ئەوانش ئەویان پێ خۆش بێ نا دەبێت چوارچێوەیەکی فراوان هەبێ هەمومان تێیدا پێ بگەین باقی دی هەر کەسە و تایبەتمەندیەکانی خۆی دەبێت پارێزراو بن بەڵام با واز لە شەڕ ڕەخسە و دمبەدمە بێنین ڕەخنەگرتن و ڕەخنەگرتن و ڕەخنەگرتن هەندێک کەس لەوانەیە ئەوە بە ئیمتیازێک بزانێ بۆ خۆی کە ڕۆژە لە ڕۆژان ڕەخنە لە برا گەورەیەکی بگرێ لە بەرپرسێکی بگرێ گەر برای گەورەیە گەر خوشتی گەورەیە ناوە ئیمتیاز نییە بۆی ببە ئاوێنە المؤمن مرآة المؤمن إذا رأى فيه عيبا أصلحه ئیماندار ئاوێنەی ئیماندارە ئاوێنە چۆن عیبەکانی خۆتت پێ دەڵێ لێت دەست ناداتە کووتکوودە هۆڵ لێت لە هەریان نادا بەبێ دەنگی خۆتت دەخاتە بەرچاو بەڵام کە خۆتت دەخاتە بەرچاو تۆ چۆنی ئاوا بە کەم و کوڕیتەوە بە چاکەتەوە بە هەرچیتەوە ئێمەش بە ئاوا بین پێکەوە المؤمن مرآة المؤمن إذا رأى فيه عيبا أصلحه ئەگەر کام و کوڕێکی تێدا بینی چاچی دەکا دڵسۆزانە چاچی دەکا نەک بیەوەی بیشوێنێ بە عەقڵ و دڵی خۆشمان هەوڵ دەین فراوانتر کەین جاری وا هەیە لەبەر عەقڵ بچووکی دینەکەمان لە خۆماندا بچووک پێشان دەدەین ئەو ئیسلامە پان و پۆڕی کە خوا بە هەموو مرۆڤاتی ناردووە تەماشا بکەن لە ڕۆژ ئاوا و لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ڕۆژهەڵاتی ئاسیا و لەو شوێنانەی کە هەر تۆزێک لە دین تێدەگەن چۆن ڕووبەرەوەی ئیسلام دێن ڕۆژانە خەڵک لە وڵاتانی ڕۆژاوا مسلمان دەبێت ڕۆژانە خەڵک دێتە نێو ئیسلامەوە با ئەمەش هەوڵ دەین عەقڵی خۆمان دڵی خۆمان فراوانتر کەین بە ئەندازەی فراوانی ئیسلام و بە ئەندازەی فراوانی هیدایەتی خوا و شەریعەتی خوا و با دڵخۆش بین کاتێک دەبیستین و دەبینین کەسێک لە حیزبێکی عەلمانی بۆ تا ئێستا سەر لێ شێواو بووە سەرگەردان بووە ئێستا خوا هیدایەتی داوە گەڕاوەتەوە با دڵخۆش بین بە هیدایەتدرانی خەڵک بە هاتنەوە پێشی خەڵک ئەی خۆ خەڵک هەر دەبێ و ئیسلام بێتەوە جا خۆ لە دنیاش دانێتەوە لە عالەمی بەرزەخ هەر دەگەڕێتەوە لە قیامەت هەر دێتەوە بە ناچاری بۆ لای خوا لە کۆتاییدا برا خوشکانی بەڕێز هەرچەند وتارەکەشم درێژ کردەوە بەڵام لە کۆتاییدا دەڵێم ئێمە زۆر خواپێداوین و زۆر خۆشبەختین کە لەسەر ڕێی پێغەمبەرین صلی الله عليه وآله وسلم پێغەمبەری خاتەم والله لە عالەمی بەرزەخەوە خوا ئاگاداری دەکاتەوە لە هەموو شتێکی ئێمە ئاگاداری دەکاتەوە با وریابین هەوڵ دەین لە قەدەر پێغەمبەر بین صلی الله عليه وآله وسلم و پێش پێغەمبەر لە قەدەر بەندایەتیمان بین بۆ خوا لە قەدەر قورئان بین ئێمە دەچینەوە خزمەت پێغەمبەر عليه الصلاة والسلام کە دەفەرمی هەموو ڕۆژانی پێنجشەم و دووشەم کردەوەکانی ئومەتم پێشان دەدرێن بەڵکو بە چاوی بەو چاوەی کە خوای پەروەردگار بۆی کردوتەوە ئێمە دەبینێ مسلمانان دەبینێ ئومەتەکەی دەبینێ با بزانین چۆن دەچینەوە بۆ خزمەت خوا پاشان بۆ خزمەت پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام پێغەمبەری خاتەم دەفەرمێ کە دەیکەمە کۆتایی قسەکانم إن الله لا ينظر إلى صوركم وأموالكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خوا تەماشای دیمەن و ماڵ و سامانتان ناکات تەماشای دڵ و کردەوەکانتان دەکات تو ئەو خوایە بە ئەو شتەی کە جێی سەرنجی خوایە کە دڵ و دەروونە پێشێ ئەمجا کردەوەکانمانن بە ئەوانە چاکەین با لە خۆمان وریابین ڕواڵەت جوانی نێوەڕۆک وێران نەبین دوورکوژی نزیک خەسار نەبین با هەوڵ دەین نێوەڕۆکی خۆمان زۆر پاک و چاکەین ئەوێ جێگەی تەماشاکردن و سەرنجدانی خوایە سبحانه وتعالى وبئيرش إنسان شاك دبي يا خراب دبي وكو بيغمبر عليه الصلاة والسلام فرمي ألا إن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب يد بارين خويا بنا وهر شاكا كانت بصفة هر برزة كانت كدلو درون من باكو شاك تركي ساغو سليم تركي خويا وامان لبكي كشايستي أو من بلين بندي خوين شايستي أو من بلين شون كوتي بيغمبري خوين عليه الصلاة والسلام أجر وابوين أم كاتا لم هرمي كردستان دا كبيران كراوة برلا ظلم كراوة برلا استمو قريب شناتي كراوة دتواني شاف سازي بكين أجر بري خومن ما لا أودر هنا دتواني بري خلشي لا أودر بينين أم هرمة شاوري فرياد رسيكا بهول دين بهوي إيمان وإسلام كمان إما أو فرياد رسبي الخابش ديوان به أمر الناس بينه إما نورمان دي خلق إشي بيمان دبي با خومن والي بكين كاتك
واقعەکە و قۆناغەکە و خەڵکەکە و کۆمەلگاکە کاری پێمان بوو ئامادە بین و شایستە بین کە خزمەتی پێ بکەین. لێردا کۆتایی بەخسەکانم دێنم جارێکی دیکە سوپاس و دەستخۆشیم بەهەیە بۆ هەموو لایەک ئەوانەی لە هەر شوێنەکەوە هاتوون براو خوشی خۆمانن عەزیزن خۆشەویستن و جارێکی کەس دەستخۆشی دەکەم لەوانەی کە ئەم یادەیان ساز کرد ئەم بیرەوەریان ساز کرد خوا پاداشتیان داتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.